بینەر و بیسەرانی تۆڕی میدیای ڕوودا و سڵاوتان لێبێت. من فەرمان ساڵح لە پۆدکاستی دیوی دووەم لە ئەڵلقەیەکی دیکە لەگەڵتان دەبم لەگەڵ بەڕێز و خۆشەویست نووسەر و شاعیر کاک تەڵات تاهیر. کاک تەڵات سڵاوت لێبێت. سڵاو لە تۆش کاک فەرمان. دوای ئەو هەموو ئەزمون و نووسینە ئێستا پرسیارێک هەیە لە مشکتدا بیتن تا ئێستا وەڵامەکەت وەرنەگربیت؟ زۆر بێگومان هەموو ئینسانێک پرسیاری زۆری هەیە لەسەر ئەم گەردونە، لەسەر ئەم نەتەوەیە، لەسەر باشبوونی ئەم نەتەوەیە، لەسەر ئیشکردن بۆ ئەم کولتورە، بۆ ئەم فەرهەنگە، لەسەر چارەنووسی ئەم بەشەریەتە، لەسەر نادادی، لەسەر کۆتایی هاتنی شەڕانگێزی دەیان پرسیار. دەمەوێت ینی بەو شێوەیە پرسیار بکەم، ینی ئێستا لە ژیان ئەگەر هەندێک فەلسەفی بەڕەنگە پرسیارەکە بە دوای چیەوەی؟ بە دوای ئارامی. خۆی تەمەن لە دوای 50 زۆر خۆشە. لە دوای 50 ئیتر لە دوای 50 ساڵی ئیتر خەونی گەیشتنە لوتکەوشتر نامێنێ، دەزانی غلۆرە بیەوە، تەما غلۆرە بێتەوە، دەزانی بەشی خەڵکی تریا، بەشی کچەکەی من و کچەکەی توێە منداڵێ پێیان بڵێ دایە، بەشی کوڕەکەی جەنابتە منداڵێ پێ بڵێ بابە، بەشی ئەوی شەخان و بکا و دڵاری بکا و خۆشەویستی بکا و نوێژ بکا و توزانم ئیتر ژیان بکا. بە دوای ئارامی ئەوم، بە دوای جوانی ئەوم، بە دوای ئەوەم چۆن بتوانم هەرگیز نەبێ بەردێک لەسەر بەردێدانین. زۆر باوەڕم بە قسە نییە، باوەڕم بە ئەفعالە و پێشم وایە نووسەری ئێمە، هونەرمەندی ئێمە، بیرمەندی ئێمە ناکرێت بەس لە ماڵی دانیشە و گلەیی بکە، دەبێ بەردێ بخاتە سەر بەردی. ئیترێگە تۆ با بڵێن بەشەریەت پێ ناگۆڕێ، نەتەوەت پێ ناگۆڕێ، گەڕەکەت پێ ناگۆڕێ، عەڵەقەل خۆت بگۆڕە، عەڵەقەل عونسوڕێک یان توخمێکی باش بە لەناو خێزانەکەی خۆت، لەناو براکانت، برادەرەکانت. من باوەڕم بۆ هەیە کە ئەکتیڤیتی کۆمەڵایەتی و ئەکتیڤیتی سیاسی و بۆ نووسەر و هونەرمەندوانە ئێزگار پێویستە. خەڵکە باشەکانی ئێمە بێدەنگن بەداخەوە، خەڵکە تێگەیشتوەکانی ئێمە بێدەنگن. هەر بە نمونەیەکی زۆر سادە سوسیال میدیامان بۆ خەڵکی خراپ بەجێهێشتووە. خەڵکە باشەکانی ئێمە کەمترین قسەیان لەناو ئەو تۆڕە ئەلکترۆنیانە دیجیتالیانە هەیە. بۆیە دەبین مەسەلەن کە تەماشای سوسیال میدیای کوردی دەکەی و دەزانێ زۆربەی خراپەکان میلەتی کورد ئەمە حەقیقەتەکەیەتی، کەچی لە ماڵەکانە، لە مەجلیسەکانە، لە با بڵێن دائیرەکانە ئێمە خەڵکی ئێزگار باشمان هەیە، خەڵکی ئێزگار سەزانمان هەیە. ئەم خەڵکانە بێدەنگ و نایەنە ناو ئەو ئەکتیڤیتیە، نایەنە ناو ئەو چالاکیە. ئەدیب و نووسەری ئێمە دەبێت ئیش لەسەر ئەوە بکە، ئیش بۆ هەمووان بکە، ئیش بۆ حتا مەسئولی بازگەیەک بکە، تێبگەێنێ کە هونەر گرنگە، ئەدەب گرنگە، مۆسیقا گرنگە، شێوەکاری گرنگە. و دنیای ئێستا مامە فەرمان، دنیای ئێستا دنیای چەک نەما، خۆ دەزانی حتا شەڕەکانیش گۆڕان. شەڕەکان ئەوە نەما 20,000 جوندی لە بەرەکانی جەنگ هەڵوەرێ و قائیدیش بە خۆی یارسپلی دانیشێ. تەکنەلۆژیا هەموو شتێکی گۆڕی، هەموو شتێکی گۆڕی. و ئێستا بەنسبەت ئێمە ڕەنگە یەکێک نتوانێ بە کڵاود زامانەوە بە چەرچێکەوە بچێتە ئەنقەرە، بەڵام تابلۆیەک دەچێ، بەڵام شعرێکی وەرجێڕاو دەچێ، کتێبێک دەچێ، درامایەک دەچێ، فیلمێک دەچێ. دنیای ئێمە دنیای پەرپێدانە بەو شتانی کە توانین بچێن ناو خەڵک. ئێمە توانین بەلەو حەوچینە بەغا، بەلەو حەوچینە ئەنقەرە بچینە تاران، بچینە بەرلین. گرنگیدانی ئەدیبان و نووسران و فەرهەنگ دۆستانی ئێمە و ئەو بەرپرسیارەتی لەسەر شانیانەکە بەس قسە نەبێت، دەبێت ئیشکن. جا ئیشکردن چییە؟ من زۆر جاران 30 خوێنکارە داوا لە من دەکەن 2 ساعتیان بۆ تەرخان کەم بەست هەندێم کۆمەڵی پرسیاریانێ. 15 کچە داوا لە من دەکەن بیان بینم لە بارەگایەکە، لە شوێنێکە، لە کافەیەکە، 4 قسەیان بۆ بکەم و 4 پرسیاریانێ. گرنگە ڕووناکبیرانی ئێمە نەچنە ناو ئەو شاڵاوی پۆپۆلیستیە جنێ و دەرە ڕەتکەرەوەی کە نووسەری ئێمە هەندێک لە نووسەرەمان پێی وایە ئەم میلەتە دەبێت لە قۆمبەلەیەکی نەوەوی لێ بدەن بۆ ئەوەی سەر لە نوێ خەڵکیشتر لەدایک بێت. وەکوێ ئەم کۆمەڵگە ئەم خەڵکە ئەمە خەڵکی هیچ نەمابێت. من وای نابینم،
من ئێستاش کە دەبینم لە تازیەکانە 700 کەس بۆ سەرخۆشی کەسێک کە دایکی مردووە سەردانی دەکەن و مزگەوت جممەی دێ لە خەڵک ئەم پەیوەندە جوانە هێشتا ماوە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە ئەم سەبووری دانا ئەم بەیەکەوە بوونا زۆر جاران من لەگەڵ برادرێک کابوومە کە ڕۆیشتم بینێتی تازیە چۆڵەوتی کاکە بابچین قەرەباڵێکی سێ کەسیم بابچین دانیش کابراژ ناناست گەورەبوونی شارەکان ئەوەی نەکوشتووە و نەمان پەیوەندی کۆمەڵایەتیانە نەمانی گوند لەبەرەوەی ئێمە تا ئێستا گوندین خۆ دەزانی حتا ئێستا بەرهەمی شەریشە بەرهەمی گوندە خۆزانانی ڕۆمان بەرهەمی شارە فلم سازی بەرهەمی شارە بۆیە دەبینی زۆر جاران ئەدەبی ئێمە ئەدەبێکی گەورەی لێ بەرهەم نایە لەبەرەوەی شاری گەورەمان نییە شاری فرە دەنگ و مەڵتی کەڵچەر و مەڵتی دین و مەڵتی ئایدۆلۆژیە و ئەوانەمان نییە یعنی دەگەی چۆنە یان ئێستا بە نمونە ئەگەر نەجیب مەحفوظ خەڵکی قاهیرە نەبێ چۆن دەکرێت نەوبل وەرگری لە قاهرە 50 ئاین هەیە 50 شێوەزار هەیە دەوڵەمەند هەیە مەلها هەیە ئەزهەر هەیە ئەم لێکدانی ئەم فرە دەنجیە ئەم فرە کولتوریە ئەدەبی باش بەرهەمی هەندێک جار بەشارکردنی کۆمەلگا قازانجە بەشارکردنێک بۆ شێوە ناچاریە کە لە کوردستان ڕوویدا لە کوردستان شارەکان گەورە بوون لەبەری گوندەکان حکوومەتی باس ڕووخاندی ینی بە ناچاری هاتن ینی بە ناچاری وازیان لە مەڕداری هێنا وازیان لە کشتتوکاڵ هێنا وازیان لە بێستان و چڵگە و ڕسەکانی خۆیان هێنا بۆیە دەبینی ئێمە بۆی دەبینی ئێستا مەسەلەن کوردستانی ڕۆژهەڵات زمانیان پاکترە لە ئێمە لەبەر گوندیان ماوە گوند زۆر جاران وەکو مواد حافیزەی زمانە ڕاست ینی ئێستا جەنابەت خەڵکی باڵەکایەتی کە دێ هەولێر ناچاری هەندێک مستڵحاتی باڵەکایەتی لای بێ بۆی جێت بێتەوە یان زۆر جاران تەژێ منداڵەکەت کە کچمە کوتێ بەکارمێنە بە هەز نەکەن غەریبی یان مەسەلەن من کە لە سلێمانی دەژیم ینی منداڵەکەم ناتوانێت بڵێ کوی دەڵێ چۆنی بۆی لە سیستەمەکە دەرنەکری بەڵام میسان لە شوێنی خۆی لە گوندی خۆی لە ناوچەی خۆی زۆر بە ئاسانی ئێستەیەکێک لە کەلار کە دێتە سلێمانی ناتوانێت واز لە ێژم نێنی ناتوانێت بڵێ ێژم بەڵام لە کەلار زۆر ئاساییە چکە دایکی وا دەڵێ مامی وا دەڵێ دوکاندارەکە وا دەڵێ قەرەباڵغبوونی شارەکانی ئێمە لە ئەنجامی نەمانی ئەو گوندە زانیشی لە دەست ئێمەدا حتا ئەو تەپەدۆرەی دەست ئێمەدا کە عادات و تەقالید و میوان دۆستی و جوانی و ئەوانە دەپارێزەیەنی چکە خەڵک لە شوێنی خۆی زۆر پیاوە بەڵام لە شاری گەورەیە هین نامێنێ ینی فرکانە وەرکەس خۆمەیان ینی تو ئێستا لە شوێنی شوک و باڵەکایەتی کە لە چۆمان ئوتێلی لێنیا پێویستیان بە ئوتێل نەبوو لەبەرە کەسە و میوانی بردوتە ماڵی خۆیان هەر پێ عی بۆ ئوتێل هەبێ بێگانە هەبێ و بێتە چۆمان بچێتە ئوتێل چۆن دەکرێت بچێتە بتێ ماڵی ئێمە ئەی کراوەیە سەریکە نەمانی گوند و قەرەباڵەبوونی هەولێر و سلێمانی بەو شێوە ناچاریە بە گۆڕنی تۆبۆگرافیا و بە گۆڕنی دیموگرافیای ئەو ناوچەی لە ڕێگای هەڵمەتەکانی بەحسەوە ئیترە من ئەو ناوچانی هەری ئیستقطاب دروست بێ بۆیە دەبینی هەولێر چونکە بە ناچاری دروست کراوە بە ناچاری هاتوون هەر کەس هاتمەتە منتقێ مەسەلەن قەلاجوکردنەوە هەموو هاتوونەتە کوران و ژێمەدێ و کرێکاران و ئەوان مەسەلەن خۆشناوەکە نەماتە عەردی مەلایەن و برایەتی ئەوان خەڵکی لای کۆی هاتونەتە لای باداوە خەڵکی لای ئەو بەرزێ هاتونەتە منتقەی عەسکەری و ئەو منتقێک و نزیکترین شوێنی خۆی گرتیە لەبەری بە ناچاری هاتیە ڕەنگە پرسیارە بکەم هەندێک جەمبی بەڵام لەگەڵ باسی تەمەنت کرد تەمەنت زۆر بێتن 50 ساڵیش گەنجی جارێ هێشتا ئەوجا گەنجە چه ئامۆژگاریەک تێ بۆ ئەو شاعیرە گەنجانەی کە ئێستا هەن و حەزیان لێ لە گۆڕەپانی ئەدەبیدا ینی بوونیان هەبیتن خۆیان بسەلمێنن چه ئامۆژگاریەک لێ تاکە ئامۆژگاریم ئەوەیە یەکەم پەلە نەکەن دومین حەزی بوون نووسەریان کەم بێتەوە حەزی بوونە خوێنەریان زۆر بێ ناکرێت تۆ شاعیرێکی گەنجی بناغەکە نەناسی نالی و سالم و مەحوی و بێخود و نەزمی مەلا و کامەران مکری و شرک و بێکەس و مامۆستا پشی و هەڵمەت و ئەسیری و هێمن مکریان إلى آخری ئەمانە قاعیدەکەتە ئەگە دەیەوێ ئێستا بێتە سەر ئەوەی حەز لە کچێ دەکا و دیوانێکی بۆ چاپکە و بە کچە بڵێ ئەوە نیشانە و سەلمانی خۆشەویستی منەوە ناوێت بڕاستی دەبێت پەلە نەکا لە بڵاوکردنەوەی کتێب ئێستا مەترسیشی زۆر هەیە لەسەر و گەنجانەی کە زوو کتێب چاپەکەن
چکە خوێنەر هەر هەندە لێت تەکایەوە جارشکە متمانە نەداتی وەکو مەکتەب وایە مانجی یەکەم زیرێک بەتە ئەخی زیرش مانجی یەکەم تەمبەڵ بە دوای زیرێکیش بیکە بەخسە ناکەن خوێنەر یەک دوو فرسەت دەدا بە نووسەر چکە حەلی زۆرە یعنی حەلی تری زۆرە کتێبی تر زۆرە سوسیال میدیا لە بەردەستە گوگڵی لە بەردەستە ویکیپیدیا لە بەردەستە بەس پێتوانیە ئەو ناوی لێ بنێن چی ئەو پوچگەرایی و پۆپۆلیستی ئێستا هەیە لە دنیا و ئەو پۆزاینێ و سوسیال میدیاش ینی وای کردووە مەسەلەن گەنجی وا هەیە ڕەنگە توانای زۆر باشی هەبی تەکستی زۆر جوان بنووسی ناتوانانی شوێنی خۆی بکاتەوە گەنجیش هەیە قسەی ئاسایی بنووسی و هیچ شوێنێکی جوان لە شعرەکانیش نەبی بەڵام خەڵک دەیخوێننەوە ئەمە چییە ئەو ناهاوسەنگیە بۆ دروست بووە ئەمە ناهاوسەنگی لە هەموو شتێکا هەیە ئێستا زۆر جاران مەطعامی زۆر باش هەیە بەڵام مەطعامێکی بۆتە ترێنت ئەتەگەی چۆنە دەست حسابی مەطعامەکانی بکە جلوبەرژی زۆر کوالیتی باشتر هەیە جلوبەرژێک بۆتە ترێن دەست حسابی وایە ئەمە لە ئەدەبیشە ڕاستە لە هەموو شتێکە ڕاست دنیای دنیای سەرمایه‌داریە خۆ دەزانی سەرمایه‌داری وجدانیتیان حەقیتیانی خۆ دەزانی ینی حەق ناو سەرمایه‌داریە چێکە سەرمایه‌داری وەکو ئەسپێکە ڕاکەن ئەوەی قاچی بشێەوە دەبێ بمرێ بەجێ بمێنێ کەس نییە ئامادە بێ ئەسپەکانی تر بێن و هەڵیگرن و باریکەنەوە دنیای ئێستا دنیای سەرمایه‌داری دنیایکی بێویژدانە و دنیاکە تیایدا بەس اعتراف بە براوەکان دەکە کەس ناپرسێ لە چی براوە لەسەر حەق براوە بە لەسەر ناحەق براوە بووە و ئەوەی دۆڕاوە بە لەسەر ناحەق دۆڕاوە کەس پرسیارانە ناکە ئەم گەنجانە دەبێت مەسەلەن ئەوانەی توانیان هەیە بە تایبەتی بۆ گەنجە هەولێریەکان کە تۆزێک شەرمن و ینی لە حیا و حورمەت و ئەوانە ترسێن و ئەوانە دەبێت هینتر بن ینی چاونە ترستر بن ینی شتێکت پێە بیدا ئەم جارش کستنە جاریشتر وەکەی بەڵام ڕەنگە جاریش گەڕان بە دوای حەقیقەت ڕەنگە ئاسان نەبیت سەریکە مادام گەنجە من بەس ینی گلەی ئەوم هەیە کە کتێب زوو چاپ نەکەن چکە کتێب ئێستان بە ملیۆنێک ملیۆنی نیوێک چاپەکری دەکرێت باوت بداتێ مامەت بداتێ خۆت پاشی کەوتیکەی چۆن دەبنە خاوەنی خۆیان چۆن بەخوێنەوە بەڕاست دەبێت ئیلا بناغەکەی خۆیان بناسن وە خەریتەی شەری کوردی بناسن وە کۆدی خوێنەر بناسن من لە بیرما کە سەرەتا دەستم پێ دەکرد ینی پێم سەیر بوو ئەین چۆن شتێک بنووسم لەمە نەچێ چۆن شتێک بنووسم لەوی تر نەچێ زۆر خەفەت لۆ نابمەخۆم ئیتر ناچاو نشم دەکتیوی تر دەخۆی تا هەوڵ لە ئینسانی بێ بەخۆی مەرز نییە گۆرانیەکەت خۆش بێ بەڵام گۆرانی خۆتە چ بکەی ینی من مەسەلەن گۆرانێکی خراپی خۆم لە گۆرانی خۆشی خەڵک پێ باشتر بەر گۆرانی خۆمە ینی واناکە متمانەیان بخۆیان بێەوە بخوێنەوە پەلە نەکەن لەو فۆزایی کە هەیە کە هەمووی کتێب چاپەکە و هەموو کتێب دەخاتە بازار ڕۆوانە دەبێت بزانن متمانەی خوێنەر لە دەستدەن نایەتەوە متمانە زانی متمانە نەک لە نووسینە متمانە لە شتی زۆر بەسیتە ڕاستە مامە فەرمان یعنی ئەو پرچە مووە ئەگەر سەفریشی کەم دوومانش کردێتەوە کە تێگەر متمانم بە علاقەکە نەبێ ناسمەلای مالعلم مووە ینی ئەمە نەکتێبە و نائیلمە و نەمەعریفێ جا ئەگەر ئینسان بۆ لێکردنەوەی مویە کە دوای 2 هەفتە دێتەوە بە بێ متمانە نەچێتە لە حەلاقەیەک ئەیتجای کتێب چاپکردن ینی دوای ئەو هەموو ئەزمونەی بەتایبەت لەگەڵ شاعر هێتا پێت وایە شاعر توانای گەیشتن بە حەقیقەتی هەیە کە فەلسەفە و زانست ناتوانێت پێ بگەن یان شاعر تەنها حەقیقەتێکی جوان دروست دەکاتن من لەگە پرسیارەکەی جەنابەت مەقالەیەکی مشرف و کۆم بیکەوتەوە بەناوی دژە ئەدەب زۆر جاران ئەدەبیش دەبێتە جۆرێک لە پاراستۆل جۆرێک لە موسەکین نابێ بە عیلاج موسەکین کوێشێک کچێشی بۆ نەبووە کە شکستێکیە بووە کە دوڕاتینچی بە کەیفلاس لە معاملەیە کردووە زۆر جاران شاعر دەبێتە سەلوایە یان سەبوریەک و ئەوان ئەمە شتایە بەڵام خۆ دەزانی ینی ئینسان ناتوانانی بێ هونەر بژی چکە واقع زۆر تاڵترا ینی ئینسانی مرۆڤ ناتوانێ وەهمی ئەو وەهمە لە دەست بدا کە ڕاستیەکە ئەوەیە کە تۆ لەناو 8 ملیارە هیزنی بۆ پاش 50 ساڵ کە جێتێشت جا ئەمە
دەبێ قەرەباڵغێ بۆ خۆی دروستکە ئەم قەرەباڵغێ زۆرجاران حیزبە زۆرجاران عشیرەتە زۆرجاران نووسینە زۆرجاران شەعرە دەبێ وە دنیای سەرمایەداری وای لە هەمومان گەیاندووە کە ئێمە هەمومان گرنگین یعنی کابرایەکی هیچ لەبارە نەبوو کە لە لایڤێکە 80-90 کە سەیریەکە لە میشان گەیاندووە کە تۆش گرنگی ینی سەرمایەداری ئیجەسەوە دەکا کە هەمومان جوین هەمومان گرنگین ینی ئێمەش بەش خۆمان فانمان هەیە ئێمەش تەلەفۆنمان پێ و دەتوانین ناممان بۆ بێ و کەس ناتوانێت لە وەهمی گرنگی بوون لە سیستەمی سەرمایەداریە خۆی دەرباز سەرمایەداری لە هەمومانی گەیاندووە کە ئۆ تەڵعات تۆ ئەدیبێکی مهمی فڵان کەس تۆ تیکتۆکەرێکی مهمی فڵان کەس تۆ بلۆگەرێکی مهمی فڵان کەس تۆ بێژەرێکی مهمی بەشی هەمومانەکە ئەو گرنگی دانەی سەرمایەداری کە جوانمان دەکات لە ڕێگای فلتەرێکەوە لە ڕێگای کۆمنتەوە زۆرتران لە ڕێگای لایکەوە ئەو بە هەمومان دادێک کە ئێمە گرنگین ئەو بۆ هەمومان دەستە بەرکراوە وە لە هەر 8 ملیارەکەی گەیاندووە کە ئێمە گرنگین یان کاتی خۆی گرنگتری پرسیاری فەلسەفی من بوو چۆن دەکرێت 8 ملیار ئینسان لە هەر یەکیشان بپرسا خۆی لە 8 ملیارەکە کە پێ عاقڵترە چۆن مەفروضەوە نەبێت 8 ملیار هەر یەکێک لەو 8 ملیارە دەگری خۆی لە هەر 8 ملیار کە پێ عاقڵترە بگەڕێ لە فەلسەفە دەستم نەکەوت لە دواتر لە علمی دەماغە دەستم کەوت دەزانی ساڵێک خەریکی علمی دەماغ و عەساب وانە بووم هەندێک زانای ڕووسی بوون تێگەیشتم مۆزوعەتیە مۆزوع دەماغ لێ ناگەڕێت کە تۆ زیاتر بیرکەوە دەماغ تۆز لە ئەدەب دوورەکەوینەوە بەڵام هەر پەیوەندی بە ئەدەبەوە دەماغ زۆر مەسلحەتیە زۆر بەرژەوەندی خوازە دەزانێت ژیانی خۆی لەناو ئەو جەستەیە بۆی تەمەنی درێژ بێ ناتوانانی لێ ناگەرە زیاتری بەکاربێنی چکە زیاتری بەکاربێنی خۆزانی هەموو شتێک زیاتری بەکاربێت تەمەنی کورترێبی وەناکە یعنی لیڤڵی زیاتری بدێ حتا سیارە پێ زیاتر لێنی و زیاتر بڕۆ بەنزینەکە زووتر سەر لە دەماغی شەوایە دەماغ ئەگەر ئیژ نەکە لە سلۆری بیر نەکەیەوە 125 وزەی لەشی مرۆڤ دەبا باشە ئەی ئەگە ئیشکە ئەمە ئیش ناکە 125 دەبا ئیشکا زیاتر دەبا کە زیاتری بەر تەمەنی کەمتر دەبێت بۆیە دەماغ لە هەمومانی گەیاندووە تۆ گرنگی تۆ هیچ پێویست بکتێب نییە لە دیندارێکی گەیاندووە خوا بەس لە تۆ ڕاستی لە منی گەیاندووە بەست تۆ ئەدیبی لە هونەرمەندیشی گەیاندووە بەست تۆ گۆرانیش لە کاسبێکی گەیاندووە بەست تۆ لە دنیا گەیشتووی هەمومانی هەڵخەڵەتاندووە هەمومان هەڵدەخەڵتێنێ بۆی خۆی تەمەن درێژ عولەماکان دەڵێن ئەو قسەی ئێستا منیش دەیکەم ئەمەش فێڵێکی ترە یعنی دەماغ بە من دەڵێ یان بە زاناکە دەڵێ تەڵعات زۆر مێمی نەک ئەتۆ نەمتوانێ فێڵ دەکات و لە من هاتێ دەرێور دەماغ گەیشتووی ئەتوان بڕۆ ماڵێ هیچ پێویست بە جوڵە ناکە ئەتۆ ئەوەندە زیرەکی لە خودی دەماغەکەش گەیشتووی یعنی وەهمی ئەوەش دەداتێ ئەمەش فێڵیشتری دەماغە کە ئێمە 8 ملیار هەر 8 ملیار خۆمان بە عاقڵ بزانین لە 8 ملیارەکەی تر کاک تەڵعات شاعیر لە ڕێی زمانەوە دەتوانێت مەخلووقێک بوونەوەرێک یان جیهانێک دروست بکە کە لە واقعدا بوونی نییە یان دەبێ هەموو شتەکان فاکت و هەر دەبێ لە ئەسڵدا قاچش لە عەرزاری چونکە ئێمە هەموو بیرکردنەوەی ئێمە ئەدەبی و نائەدەبی لە ڕێگەی هەرسێ بۆعدی ینی سریدی وەدی ئەو سریدیە بەرزی پانی درێژ واناکە ئێمە ناتوانین حتا دەماغمان تەقەولی بۆعدی 4 و 5 وانە ناکە بۆ بۆعدی 2 ناکە دەبێ بەرزی پانی درێژی بێ کەواتە ئێمە هەر تەخەیولێ بکەین هەر خەیاڵێ بکەین هەر عالمێ دروست بکەین ناتوانێت لەو سێ بۆعدا دەرچێت کەواتە هەرچی دروست دەکەین دەوێ پێشی لەسەر XYZ بێ لەسەر پانی درێژی بەرزی بێ لەسەر سریدی بێ بۆیە ئێمە هەرچی دروستکەین دەبێت لە ئەساسدا لەگەڵ ئەم 5 حواسی ئێمە کە گونجاوە لەگەڵ هەر سێ ڕەهەندی پانی درێژی بەرزی گونجاو و هاوتەری بێ لە شاری تەڵعات تاهیردا ڕوانین بۆ ژیان تێمایەکی زۆر دووبارە بۆیە پێت وایە نووسین هەوڵێکە بۆ بەگشتداچنەوەی مەرگ و گەیشتن بە نەمری طبعا بێگومان سەریکە خۆی مەسلەی نەمری
دۆزان و پرسیارشمان بۆ جواب بداتەوە ئێمە بۆ ئەولادی خۆمانەوە دەخۆش دەوێنی بۆ دایمەن ئەولادەکان تووشی مشکلەمان دەکەن. کاتی خۆی لە گەلگامێش کە بە دوای جیهانی ئەمریدا دەگەڕێەوە ئەوانە لەگەڵ ئەنچی دوێە لە یەکێک لە تێماکان ئەوەیە کە ئینسان ژن بێنێ و منداڵی بێ چون ناگای بەخوایەتی ناگا بەخوایەتی ناگا بە نەمری لە ڕێگەی منداڵەکەیەوە 70 ساڵی تر تەمەین دێشتر بێتەوە لە ڕێگەی منداڵی 70 ساڵی تا بێتە خوایەکی پارچە پارچە یان نەمرێکی پارچە پارچە. ئەگەر ئەدەبی ژوا دابنێن یان کتێبیش بە مفهومە دابنێن کە ئەولادمانە ئەمەش من لە ڕێگەی ئەم کتێبەوە ئومێدەخوازم یان وا تەسەور دەکەم یان وامدان ئەوە یان هیوادارم وابێ کە 15 ساڵی تر کە من مردم هەر بمێنی دواتر هەر بمێنی وەک چۆن ئێستا شکسپی لە ڕێگەی هاملێتەوە لە ڕێ ڕوتەیلەوە لە ڕێگەی شانۆگاریەکانی ئێستاش ماوە ناو نالی لە ڕێگەی شەرەکانی ماوە ئیتر ئەمەش ئەدەبیش بەشێکە لەو نەمریەی کێمە وەک چۆن بۆ ئەولادمان دەبێ و بۆ ئەوەندە خۆشمان دەبێ لەبەر ئەوەی کە لە ڕێگەی ئەولادەکانمەوە تەمەنمان درێژەکەین وەکوی گلکامێش دێڵێ. زۆر جار کە باسی ئەدەب دەکەین ینی لە هەموو بوارەکانی دیکەش ینی هونەر و ئەدەب و باسی داهێنان دەکرێت. اینجا کافکا قسەی هەیە دەڵێ شتێک کە کتێبێک کە وەک تەور لە سەری بەستووی دەریامان نەدات کەڵکی چییە؟ تۆ پێت وایە ئازار و نامۆیی و خەم هۆکارن یان ئەمرازن بۆ داهێنانی گەورە یان دروستبوونی ئەدیبی گەورە؟ بێگومان ئەسەنەمە کەلیمەی داهێنان زۆر تێبین بەسەری هەیە چونکە ئەگەر مرۆڤ ئەگەر پێنج ینی میمۆریەکەی لابی کاینێکی زۆر نامە بدە ئەو خۆزانی کاینەکە داهێنانی چی کردیانی ینی بێزگە لە زمان بۆ لەو میمۆریەکە هەیەی ئەگەر لی لابە هیچ جوڵەیەکی دانەهێناوە کە تازە بێ ینی ئەو حرەکەیە پرژوان هەر جوڵەیەکە ئێمە دەیکەین وەتی مرۆڤ هەیە و جوڵەیە هەیە و مرۆڤ نەیتوانی بێزگە لە عەقڵ و لە خەیاڵ لە میمۆری و لە خەیاڵ پەلەبەیستر بدا ینی مریشک بە مریشکایەتی خۆی ناچاری بکە 20 مەتر دەفرێزانی باڵێکی بە خۆی دروست کردیە باڵێ لە فڕندە نییە ئینسان نەیتوانی سێ شەقاو لە سێکی بفرێن و مەسلەی داهێنان ئێمە هیچ تازەمان نەگوتەوە هیچ تازە ناتوانین بڵێن دەزانین ناتوانین لە بەروی زمان کۆتایاتەوە ئێمە لێکدانی جیاجیا دەکەین بۆن منەوە کتێبە بدەیتە من بە جۆرێشتر دایڕژمەوە فۆرمەڵی بکەم یان تەکنیکێکی دیکە بەکار بێنم ئەمە داهێنانە ئەم کتێبە ئەمە بەس لێکدانی جیایە بەڵام شتێک نییە تۆ بیهێنی لە مەریخە و لە وجودی نەبوو بێ ئەو زمانەیەم کتێبی پێنووسرا ئەو زمانم اکتشاف نەکردیە ئەم مێزە منوتە ناومالی ناوە ئەم چاکەتە تۆ منوتە ناومالی ناوە ئێمە هاتوین و ناو هەبووە کەواتە ئینسان بخۆی مەخلوقێکی دەق ئاوێزانە خۆی یعنی تۆ ئەوەی ئەمە لێرەدایە بڕۆ سۆفۆکلیس بخوێنەوە لە یۆنانیەکان تایەتی بڕۆ دانکی بخوێنەوە تایەتی بڕۆ لەوحی سۆمەری ببینە تایەتی بڕۆ قانونی هەموڕابی بخوێنەوە تایەتی بەس کەسێک لەگەڵ کەس کرد جیاوازتر پیشان دەدا بەس لێکدانی جیایە نەخۆ دایکێک لە زەمەنی سۆمەریەوە لە با بڵێن 12,000 پێش باپیرانی سۆمەری 12,000 ساڵ پێش ئێستا کە جەرجی دەسوتا و منداڵەکەی دەمرد هەر وەکو دایشی من نەدەگریا یعنی قابلە دایشە کە ئێستا لە 2025 منداڵێکی دەمرێ قیژەکەی جەرگسوتانەکەی ئەو ئاگری لە هەناویدایە فەرقی هەبێ لە گەژنێکی ئەکەدی هەنیشتە ئەوەی ئێستا کچێکی خۆش دەوێت یان کچێک کوڕێکی خۆش دەوێت ئینسانێکی خۆش دەوێت تەسەوەر دەکەی فەرقی هەبێ لەگەڵ یۆنانیە کە کەسێکی خۆش ویستووە هیچ فەرقی نییە چونکە ئیحساسی هەستەکانی ترس و هەستەکانی خۆشەویستی و مردن و نەخۆشی و پیربوون و ئازار یەک هەستە ئێمە هیچ تازەمان نییە و هەموو ئەو جوڵانەی کە ئێمە دەیکەین و هەموو ئەو زمانی ئێمە بەکاردێنن لە پێشەمە هەبووە دوێ مەسلەی داهێنان شتێک نییە من دانیشم و داهێنم لێکدانی جیاجیایە زۆر جار ئەمە دینە سەر دزی ئەدەبی زۆر جارە مەسەڵەن هەندێک کەسێک کە لە دنیا نەگەیشتووە پێی وایە تا طبعاً هەموو ئەوانەی کە مبدع بوونە ئەم قسەیان لەسەر بووە ینی حتا ئەدۆنیس دەڵێن دزیوێتی لە فلان و فلان و نزار قەبانی دزیوێتی لە ئۆڤید و فەن الهەوا شەجاع حەسەن دزیوێتی نەزان طلعت تایە دزیوێت لە ئەدۆنیس فلان دزیوێت نەزان هەموو قسانە هەیە
ئەوەی تێناگا ئەوەیە زمان شتێکی دووبارەیە. من ئیحساسێک ناتوانم بەرهەمی بێنم کە جیابێ لە پیاوێکی ئاشووری ناتوانم لە بەروی کە مناڵم خۆش دوێ بە هەمان فینیقیەکان مناڵم خۆش دوێ بەمان هەستی فینیقیەکان کە من ئەولادم نەخۆش دەکەوێت خەوم لێ ناکەوێت بە هەمان ئەحساسی فرعونیەکانی زمانی میسری کۆن. ڕەمسیسی دووەم هیچی فەرق نەبووە لەگەڵ پیاوێکی ئێستا منداڵەکە ژێر خوارد. جاگەر بۆچوونی چکە بۆچوونێکی جیاوازتەیە لەسەردا داهێنان بەڵێ پرسیارەکە چکە وەڵامەکەم دەست نەکەوت. ئۆکەی لەسەر ئازار اینجا بە شێوەستر دای بڕێژینەوە بۆ نمونە بڵێن بۆ گەیشتنی شاعیریان سەر بەلووتکە. ئۆکەی ینی ئازار و نامۆبوون ڕۆلیان هەیە. خۆی ئەوجا دەبی دیسان لەسەر لووتکە قسە بکەین چێ دەگا بە لووتکە ماقول نییە هیچ کەسێ بگا بە لووتکە چونکە ئەگەر لووتکە هەبێ دەبی چ بکەی بێ خوارێ ینی خەڵک دەگاتە لووتکە چێگا بێتەوە خوارێ کەس ناگا بە لووتکە و تەمەنی ئینسان بە شێوەش ناکا بگا بە لووتکە هەتا 18 منداڵەوە هەتا چل تێ ناگا و دواتر پەتاتە کڕین و گوزەرا و نازانم چی لووتکە ئاخر بۆ مانە مەفهومە ناکە تەڵات بۆ نمونە کۆمەڵێک شاخەوان دەستنە سەر شاخێک لووتکەکەی دیارە لە ئەدەبیش ینی ڕەنگە ئێمە خۆمان وەکو مرۆڤ شتێکمان دیاری کردبێت لە خەیاڵی خۆمان کە ئێرە لووتکەیە ینی بۆ مەفهومە نەک بە مەفهومێکی ڕەها بڵێن گەشتە لووتکە و تەواو بۆیە گوتم لووتکە تەواوە ئازار پێویستە بێگومان و من لە تەجربەی بەشەری دیومانە تەجربەت مێژووی بەشەری دیومانە دائیمەن مەسلەی ئەدەبیات کە بەشێکە لە هاوار خودزانی مۆسیقاش بەشێکە لە دەنگ ینی هاوارە بەڵام هاوارێکی مرەتەبی بە خواردزمیاتێکی دەستنیشان کراوە ئۆکەی ئەدەبیش خۆ دەزانی خواردزمیاتێکی وشەیە ینی کەواتە هەموو بیناکردنێک هاوارێک لە ئەنجامی هاوارێکی ترە لە ئەنجامی هاوارێکی ترە لە ئەنجامی هاوارێکی ترە خۆ دەزانی شەڕی جانی یەکەم و دووەم یان ئەنفال یان شمیا باران یان تێکدانی گوند یان هەمووی هاوارە ینی هەمووی ئازارە زۆر بەدەگمەن هەبووە ئەدیبی گەورەمان دەستکەوێت کە باژیابێ و ئەگەر ینی من بەس مارسیل بروست ئەگەر مەسەلەن لە بیرم بیانی کەسم لەبیر نییە هەبوون بێ و نازانچی من یەکێکی وەکو گاسیا مارکیس هەموو ژیانی هەشتونی و دەبایە بەدلی کە ناسی لێ بکە نەیتوانی بنووسی مالێ لەم پیاوێکی مەشهور بوو بە ملیۆنان دۆلاری هەبوو کتێبەکانی 50 ملیۆن لێ دەفرۆشرا لە هەموو نوسخەیەکە پارەی هەبوو مقابلات پارەی هەبوو گۆشە پارەی هەبوو لە فەڕەنسا و لە مەکسیک و لە کۆلۆمبیا خان و ڤیلا و قەسری هەبوو بەڵام ئەو پیاوە کە دەوێت بنووسێ وەکو خاوەن ڤیلاکەی پاریس نەیتوانی بنووسێ دەبواە جلی کە ناسێکە لە بەکە جلە شینەکەی کە ناسی لە بەری کاو بۆی بنووسێ هەموو ئەوانەی ئێمە دایان بینین چێ دەڵێ بەرهەمی ئازار و معانات و ئەندێشەن بێگومان. زۆر باشە کاک دەڵات بێگومان گفتوگۆکەمان بەردەوام دەبێت لە ئەڵلقەکانی داهاتووی پۆدکاستی دیوی دووەم قسە لەسەر زۆر شتی تر دەکەین قسە لەسەر نووسینەکانی تۆ لەسەر تێکستەکانی تۆ و لەسەر دیوی دووەمی تۆش وەکو کەسایەتی تەڵات تاهیر و تێکستەکانیشت بێگومان زیاتر قسە دەکەین تا ئەڵلقەیەشتر بەدیدارتان شاد دەبینەوە لەگەڵ کاک تەڵات تاهیر نووسەر و شاعیر خواتان لەگەڵ خواتان دەستکەوت.